من ئەمڕۆ سەردانی مەڵبەندی سلێمانیم کردو لەگەڵ شانازخان بەڕێز شانازخان کۆبووینەوە ئەوان دووپاتیان کردەوە کە هەموو هەماهەنگیەک دەبێت لە نێوان ئێمەدا بۆ کارکردنی بەردەوام لە ئێستا بەدواوە لە پێناو بەدەستهێنانی ئەو مەبەستانەی کە هەمیەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی هەم لە پلان و پرۆژە و استراتیژی کارکردنی من لە سیاسەتدا بوونیان هەبوو لێرەوە دەست بە کارەکانی خۆم دەکەم لە ناو حزبەدا لە ناو لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بێگومان لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردنە هەموو کادیرەکانی هەر حزبێک کەم تا زۆر ئەرک و چالاکیەکانی خۆیان دەخەنە خزمەتی ئەوەی کە لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە و لە ڕۆژی دەنگدانە زۆرترین دەنگ لە حزبەکەی خۆیان بێت لەم بۆ ئەم هەڵبژاردنە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هاوپەیمانێتی هەیەی هاوپەیمانەتی و کارکردن لە پێناو ئەوەی کە زۆرترین دەنگ بەدەست بێنێ بەڵێ من لەمڕۆ دەست بە کارەکانی خۆم دەکەم لە پێناو سەرخستنی ئەو هاوپەیمانەتیە و بەدەستهێنانی زۆرترین دەنگ بۆ هاوپەیمانەتەکە.